بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەشەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر سەرکردە و نەتەوە بکەین وەک دوانەیەکی لێکدانە بڕاو دەپرسین ئایا کورد لە مێژووی نوێ و کۆن و هاوچەرخدا سەرکردەی هەبووە بەو تایبەتمەندیانەوە کە بۆ سەرکردە پێناسە بکرێت ئایا سەرکردەی نەمرکیەیە ئایا ئەو سەرکردانەی کە لە دوای سەرکردەی کۆچکردوو دەمێننەوە دەتوانن پند لەو مێژۆ وەربگنووە لە قۆناغی مانە و زیند و ڕاگرتنی ژیانی ئەوان وەربگرن تاوکو لەگەڵ نەتەوەکەیاندا دڵسۆزانە بژین ئایا سەرکردەکانی کورد لە دوای ڕاپەڕینەوە توانیویانە چی بۆ کورد بکەن کۆمەڵک سەرکردە لە دەست درا بەڵام ئایا ئەمانە کاریگەری خراپیان هەبوو لەسەر ڕەوشی سیاسی کوردستان و وەگەیشتن بە مافەڕەواکان ئایا سەرکردە بە شێوەیەکی گشتی لە مێژووی سیاسی کووردا توانیوێتی چ کاریگەریەک لەسەر نەخشینەتەوەی بەجێ بهێڵێت سەرکردەکانی ئێمە تاوەکو دەمێنن نرخیان نازانرێت بەڵام لە دوای خۆیان شیوەن و سۆزیان بۆ دەگێردرێت ئایا ئەو پرەنسیپانەی کە سەرکردەکانی کورد لەسەری ڕۆیشتون تا چەند لە دوای مەرگی خۆیان پیادە دەکرێت بۆچی ئەو سەرکردانەی کورد کاتێک کە کۆچی دوایی دەکەن بزوتنەوەکانیان یاخود هێزە سیاسیەکانیان یاخود نەتەوە بە شێوەیەک لە شێوەکان دووچاری متبوون دەبێت یاخود لاواز دەبن و بەرەو کۆتایی دەچن ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر عەبدولخالید سابر توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد کاک فازڵ قەرەداغی و سەر بەخێربێن بۆ ستودیۆی بەرنامەی سۆراغی مێژوو دکتۆر عەبدولخالید سەرکردەی نەمرکیەیە خۆی وەڵامی پرسیارە زۆری دەوێت بەوەی کەمی بەرنامەوە مەگە چڕێکەینەوە سەرکردەی نەمر ئەو کەسانن کە بەڕاستی یەکەمیان نەکەستینەتەوەی دەبێت لە هۆشیاریش تێپەڕی بێ بچێت بۆ بیرینەتەوەی ئەو جۆرە سەرکردانە ڕۆڵێکی گەورە دەبێنن لە بزاوی ڕزگاری خوازی نەتەوەکانە تامان هەموو سەرکردەیەک ئەگەر هۆشیار بێت واتە بیرینەتەوەی هەبێت قوڵ ببێتەوە تایدا بتوانێت ئەندامەکانی و لایەنگرانی بۆ خۆی دروست بکات بتوانێت خزمەتێک بە نەتەوەکەی بکات و دوور لە هەموو پلۆپایەک بۆ خەباتی نەتەوەکەی بۆ ڕزگاکردنی نەتەوەکەی تێبکۆشێت واتە ئەو جۆرە سەرکردانە بتوانن ببنە کاریزمایەک بۆ ئەوەی ڕۆڵێکی گەورە ببینن لە بزاوی ڕزگاری گەلەکانە و هەروەها جیاوازی نەکەن لە نێوان تاکەکاندا هەموو بە یەک چاوسێر بکەن و بە دڵ و بەجیان لەگەڵ ڕۆڵەکانی نەتەوەکانیاندا بن شێوازێک لە شێوازەکانی واتە بڵێن پاشماوەیەکی وا بەجێ بهێڵێت لەو کارانەی کە کردوتی تاوەکو ئەو نەتەوەی لە ژیان بمێنێتەوە ئەوانە لەسەر لاپەڕەکانی مێژوو و لە دڵی هەموو نەوەکانی نەتەوەکەی دامێنێتەوە ئەمەش بەگاڵتە ناکرێت ئەمە بەوەی کە ئەبێ خۆنەویست بێت واتە دەبێت کەسێک بێت کە هەموو ژیانی خۆی تەرخان کات بۆ خزمەتکردنی گەلەکەی جاعتە بزاوێکی ڕزگاری خوازی بێ یان ئەگەرێک و سەرکەوتوش بێت دەبێت لەو قاڵبا بمێنێتەوە و خزمەت بکات لە هەموو بوارەکانی ژیانە ئەمە مانای وایە بتوانێت ڕۆڵی گەورە ببینێت تەنانەت ببینێت لە هۆشارکردنەوەی ئەندامانی بڵین ئەو حیزبی کەتیاری و لە پێش هەمووشانەوە ئەندامانی نەتەوەکەی چونکە سەرکردەکان کە زۆران دەگەنە بزافی کە ڕزگاری خوازی دەبێ بەشی زۆران ئەندامی جەمعیەتیا حیزبن بەتابەتی لەگەڵی کووردا بەڵام لە عالەمیشا تا ئەندازێک وایە بەڵام هەندێکیشانەیە هەر بە شێوەیەکی ئەوەیە کە ئەندامی هیچ حیزبێک نییە بەڵام کەسێکە هەڵەقوڵێت لە ناو ئەو ملەتەدا وا لە خۆی دەکات بۆ دڵسۆزەی کە هەیەی بۆ هەستە پاکەی وا لە خۆی دەکات کە خەڵکی و ئەوانی دەوری پشتیش و خەڵکیش پشگیری بکەن و ببێتە سمبولێک بەڵێزانستی مێژوو یاخود بە دیوی کتابی بڵێت فەلسەفەی مێژوو پشگیری بوونی سەرکردە ئەکا سەرکردەی کاریزمی یاخود هەر بە شێوازە ئەبستراکتەکەی یا مجەڕەدەکەی بڵێن مامەڵە لەگەڵ نووسینەوەی مێژوویەکە یاخود باە خەیا بەبوونی سەرکردەوەکو کاریزمە بە هەڵدانەوەی لاپۆڕەکانی مێژوو جیان دەبینی چەندین سەرکردەمان هەیە لە جیهاندا ئەوانە ڕۆڵێکی گەوران بینیەوە لە بۆ خەباتی گەلەکان و دواتریش بۆ خزمەتی گەلەکان ئەوانە وەکو کاریزمایە بەمانای ئەوەی کە ئەو جۆرە کەسانە ببنە سمبولەگەل بۆ نەتەوەکەیان
چ لە ڕزگاری خوازی چ لە دوای ئەویشە نەک ئەوەی کە چۆسە سوڵتا ببێتە کەسانێک کە پێچەوانەی بیر و باوەڕەکانی پێشوبی بێتە دیکتاتۆر ئەوە دەبێتە کەسێکی ترواتە لە سەرکردایەتێکی دەرەچێت دەبێتە دیکتاتۆر و دوسۆز و شتەکەی نامێنە بەرامبەر بنێتەوە و چێتە قاڵبێکی تر. بەڵێ ئەوەی کە من زیاتر پرسیام و جەوهری پرسیارەکەم زانستی مێژوو پشگیریەوە کادیانی بۆ خۆی سەرکردە تایبەتمەندی خۆی پێ بدرێت. طبعا زانستی مێژوی پشگیری ئەو جۆرە کەساناکە کە دەبنە تایبەتمەندیەتێک لە نێو مێژووی نەتەوەکان و مێژووی جیهاندا دروست دەکەن. دەبینن هەندێک لە سەرکردەی جیهانی هەیە سەرباری ئەوەی کە نەتەوەکە خوان ڕزگار کردووە پشگیری لە گەلانی تریش دەکەن. ئەمە دەچێتە قاڵبێکی زانستی مێژوویەوە کە مێژوو بە درێژایی نووسینەوەی باسی ئەو جۆرە کەساناکە کە دەیان ناومان لایە لەسەر ئەو جۆرە کەسانە. بەڵێ کاک فازیلگەر تایبەتمەندی بۆ سەرکردە دانراوێ ئایا کورد لە مێژووی کۆن و نێو هاوچەرخدا بەو تایبەتمەندی و یا خەسەتە سەرەکیانەوە کە بۆ سەرکردە پێویستە لە سەرکردا هەبێ خاوەنی سەرکردەی مێژووی بووە. بەناوی خۆ ئەگەر باسی سەرکردە بکەین ینی کە تایبەتمەندیەکانی چیە یان ئایا سەرکردەی سەرکەوتوو یان سەرکردەیە کە ئان بۆ شێوەیە کە تۆ وەسفە کرد کە ینی کە لەناو ملەتە هەبێ ئەوەی ئەو پرسیارەکەی تۆ زیاتر پرسیارێکی یعنی گشتگیر بووە وەکو بڵێ مواسەفاتێکە تایبەتمەندیەکە بۆ ینی بۆ هەموو نەتەوەکان بشێ بەڵام من ئەڵێم یعنی هەر نەتەوەیەک و تایبەتمەندی خۆی هەیە بۆ سەرکردەیەک ئەو سەرکردەی کە ئەوە شێ لەبەر خۆی کۆمەڵگەکە خۆی دروستیەکات یعنی زۆر بەکەم زۆر واقعی کۆمەڵگاکە بەڵێ زۆر کەم ئێمە بینین سەرکردە بێت واقعێکی تازە دروستکە ئەو واقع بگۆڕێکە ئەو کۆمەڵگەی هەیە کۆمەڵگەکەی ئێمە سەرکردەیەک دروستەکە کۆمەڵگەی شوێنێکی تر سەرکردەیەکی تر دروستەکات تایبەتمەندیەکانی هەر کۆمەڵگەیەک تایبەتمەندیەکانی ئەو سەرکردەیە دروستەکات بۆیە بە پرسیارەکە ئێمە محەدەتکەین بە ینی بەڵێن دوو پرسیار بێ یەکێکیان ئەوەیە کە ئەو کۆمەڵگەی ئێمە چ جۆرێ سەرکردەیەک دروستەکە دوو هەمیش ئایا ئێمە سەرکردەیەکمان هەیە یان کەسێک هەیە مؤهلە بۆ ئەوی کە بێبێتە سەرکردێک ئەو کۆمەڵگەیە بگۆڕێ بی خۆی یعنی واقعەکە بگۆڕێ کۆمەڵگەیەکی نوێ دروستکات لەو کۆمەڵگەی کە ئێستا هەیە بەنسبەت کوردەوە لەبەر ئەوەی کە هەر لە کۆنەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی زانستیەوە ینی گەلێکی دواکەوتوو بووە ینی ئەگەر بڵێن تەفسیر ئابوووریەکە وەرگین هی مێژوو کەوتم بە مطلقی هەڵەیە بەڵام بەشێکی ڕاستی تیا هەیە ئەو وەزع ئابووری کە لەو کۆمەڵگەیەوە وای کردووە کە جۆرە فەرمانڕاوایە کە بێ لەناو کوردەواریە ئەوە وای کردووە کە سەرکردەیەکمان هەبێت جیاوازی بۆ نمونە لەو سەرکردەی کە دروستە بێ لە وڵاتێکی ئەوروپی کە بڵێن لە ڕووی زانستی و تەکنەلۆژی و ئابووریەوە پێشکەوتووە بۆیە ئەڵێندا ماڵێن ئێمە هەمان بۆ کە هەمان بە زۆری سەرکردەی عەشایری بووە یعنی کەمێکە بۆ کە ینی لە دۆخی عەشایری تێپەڕی هەموو کۆناغەکانی مێژوو ڕاستە بەڵێ بۆ لەبەر ئەوەی کۆمەڵگەکەمان کۆمەڵگەکە خوش عەشاری نەبووە بەڵام یان تەفکیری عەشایری هەبووە سەرکردەیە بۆ لە ئاسی ناوچەکەی خۆی بوو ینی کەمتر یعنی ئاگاداری جیهان بێ کەمتر بڵێنەوە بڵە ئاسەوەیەکی فراوانی هەبووە تێڕوانینێک بۆ جیهان بۆ دەوڵەت بۆ ئەی بتوانێت ئەو تێڕوانینێ خۆی بێت دیسانەوە پەخشکاتەوە بۆ ناو کۆمەڵگەکە بێ بتوانێت ئەو کۆمەڵگەیە بگۆڕێ لەبەر ئەوەی ئێمە تایسە ئەو سەرکردایەتی کە کورد بەرهەمی هێناوە هەمووی بەرهەمی خۆیەتی بەرهەمی عنی ئەو کۆمەڵگەیە خۆیەتی بە چاکی و بە خراپیەوە بە تایبەتمەندی و بە خەسەتە گۆڕاوەکانەوە ئەوان ئەو تایبەتمەندیانە چین یعنی بێ باشیان هەیە خراپیان هەیە بەڵێ قسەیەکی باو هەیە زۆر جار ئەوە وتریاڵێ 100 ساڵ جارێ سەرکردەیەک دروستە بێ ئایا بە بڕوای ئێوە زیاتر لە هەم ئەو ئیشانەی کە کردوتانە توێژینەوەی لەسەر مێژووی کۆنی کورد ئەگەر کۆن وە سەدەکانی ناوەڕاست ئایا ئەمە هیچ پشگیریەکی زانستی هەیە یاخود سەرکردەوەکو تۆ فەرمودیانی بەپێی واقع و تایبەتمەندیەکان و واقع و ژینگە کۆمەڵایەتەکەی کۆمەڵگە جیاوازەکان بۆ خۆی هەڵەکەوێت و دروستە بێ وە ژینگە دەرفەتی بۆ ڕەخسێنێ نە من ئەو قسێم نەبیستوە ینی 100 ساڵ جارێک بەڵام ئەتوانین بڵێن هەر قۆناغێکی مێژووی نەتەوەیەک یان بڵێن گەلێک سەرکردەیەک دروستەکات قۆناغەکان دیاریکراوە یان نادیارە نادیارە خۆی یعنی چی لەو کاتەیە چی ڕوایە بۆ خۆی ناکۆمەڵگەکە خۆی لەگەڵ چواردەورەکەی خۆی چواردەوری ئەو کۆمەڵگەیە ئەو کاریگەریانەی کە لەسەر لە دەرەوە لەسەر ئەو کۆمەڵگەیە ئەمانە چی واکەن کە سەرکردەیەک دروست بێ بە تایبەتمەندێکی دیاریکراوە کە گونجاو لەگەڵ ئەو سەرکردەیە چونکە وەکوتم ئەو خۆی کۆمەڵگەکەی خۆمان بەرهێمهێنەری
ئەو سەرکردایەتیە یعنی ئەو کەسە نابێتە سەرکردە ئەگە کۆمەلگەکە ڕەزامەندیەکی نەبێت دوای ئەوە بێگومان ئەوە دوای ئەوە گۆڕانکاری بەسەریت لەبەر ئەوەی ئەو سەرکردێ بە جۆرێک یعنی ئەگەر بێدەنگ و ڕەزامەندیەکە بێدەنگبوونیش بێت ئەو سەرکردەیە دروستە بێ بەڵام دوای ئەو بەڵێن لا ئایا لە بڵێن مەرجەکانی سەرکردایەتی ئەوە بێتە کاریگەری ئەوش هەر دیسانە کاریگەری کۆمەلگەکەی کە قبوڵەکات ئەو سەرکردەی لابدا لەو ئەمانجەی کە سەرەتا بۆی دروست بووە بەڵێ ماوەسا عەبدولخالید ئایا ڕوودا و بۆ خۆی سەرکردە دروستەکە یاخۆت قۆناغە جیاوازەکان و دەرفەت و هەلوو مەرجە کۆمەڵایەتیەکان وە کاک فازیل وتی یعنی بە پێ قۆناغەکان قۆناغی دیاریکرا و سەرکردە بەرهەمەهێنێ بۆ هەردووچیان ئەوە ڕاستە جای وایە ڕووداوێک دەبێتە هۆی کە سەرکردەیە دروستەکات لە ئەگەر بێت و لاپەڕەکانی مێژوو بخوێنین لەناو ڕووداوەکە ئیبراسی پێ دەرەکەوێت بەڵێ دەرەکەوێت ینی چەندی کەسمان هەیە لە جیهانە بە کوردیشەوە لە ڕووداوێکدا سەرێکی سەرکردەیە دەرەکەوێت دەبێتە هۆی ئەوەی دەبێتە بەرە بەرەو پێشەوتەچەی واجێ پێ خۆی قایم دەکات و دوای دەبێتە سمبولێک ئەگەر سەرکردەیەکی باشی لێ دەچێت دەبێتە سمبولێکی نێتەوەیەک بەڵام بە قۆناغەکانی مێژوشدا لە قۆناغەکانی مێژووی مرۆڤایەتیدا چەندی سەرکردە هەڵکەوتن ئەوە خۆی بابنە ڕۆژگارەکان دروستی دەکەن و سەرکردانە ئەو کەسانی ئەوەی بە قۆناغەکان دروستی دەکات ئەو جۆرە سەرکردانە ئەوانە پێی دەچێت ماوەیەکی زۆری پێ دێتێت ئەو سەرکردەیە دەبێتە دەرەکەوێت با بڵێن وەکو سمبولێک وەکو کەسێک دەرەکەوێت لە ناو کۆمەلگایەکدا بەڵام ئەوەی ڕووداوەکان تەبعاً ماوەکەی کەمەوە ماوەیەکی زۆر کەمترە لە پڕ دەردەکەوێت ئەتر شتێک دێتە پێشەوە بۆی هەرێکی بۆ دەخسێت ئەو سەرکردەیە دروست دەبێت ئەمە لە ناو هەموو ملەتانی جیهانە ئەوە دەبینین بۆیە دەبینین بەڵام ئەو سەرکردانی لە ڕووداوەکانە کە ڕووداوی دروستی دەکات لە ناگاتە ئەو سەرکردەیە کە بەپێ قۆناغەکان دروست دەبێت چونکە ئەوە پێچ و مەراحیلەکانی بڕوە بەس ئەمان ڕووداوێک دروستی کردووە کە ڕووداوی دروستی دەکات ممکنە ئەو سەرکردەیە دوای ماوەیە کە دەسەڵات بگرێتە دەستیان بمێنێتەوە لە شوێنێکی خۆیدا گۆڕانکاری بەسەرا بێت و لەگەڵ بنەماکانی پێش و قسەکانی سەیری مێژووی ببوو ماوەسا سەیری سەدەیەکی ڕابردووی پێش ئێستای خۆمان بکەین 100 ساڵی ڕابردوو و سیرەکەن بە تایبەتی لە باشووری کوردستان و لە ڕۆژهەڵات و لە باکووریش کۆمەڵی سەرکردەی دیار دەرکەوتن ئایا ئەم سەرکردانە بەو تعریفەی ئێوە بۆ یەکەن سەرکردەی ڕووداوەکان بوون یا سەرکردەی قۆناغە مێژوویەکان بوون کە پەیوەست بوو بەوەی کە لەناو ژینگەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کوردستانە کۆمەڵێک ڕووداوی و سەری هەڵەدا و ڕێدا لەو ڕوانەوە دەرکەوتن تەمەەن ئەو سەرکردانە مەگەن ئەگە بچینەوە بۆ پێشتری بۆ نمونە تۆ باسی شێخ مەحموود بکە یاخو بۆ نمونە باسی لە باکووری کوردستان باسی شێخ سەعیدی پیران بکەیت کە ڕابەرایەتی شۆڕشی بۆچی ئێمە نەچینەوە بۆ نیوەی دووەمی سەدەی نۆزدە ئێمە شێخ عەبدوڵای ناری پێشتریش هەیە بەڵام شێخ عەبدوڵای ناری ئەو کەسە خۆی دەرەبەک بووە بەڵام خاوەنی تەریقەت بووە 200 گوندی هەبووە پێشتر هاوکاری دەوڵەت عوسمانی کردووە لە دژی ڕووسای قەیسەری بەڵام دواتر زانیوێتی دەوڵەت عوسمانی نیازی بەرامبەر بە گەلی کورد باشنی و مافەکانی پێشێرەکە نەک دەوڵەت عوسمانی دەوڵەتی قاجاریش بەڵێ هەردووشیان بۆیە دەبینین ئەو نامانەی کە ناردوێتی بۆ کۆنسۆڵی رووسیا لە ورمێ بۆ کۆنسۆڵی ئەمریکا کۆچەران و هەروە کۆنسۆڵی بەریتانیاش لە دەوڵەت عوسمانی داوای لێ کردوون کە ملەتی کورد جیاوازە لە ڕووی کۆمەڵایەتی و بوارەکانی ترەواتە مێژوویشەوە لە ملەتانی وەکو دەوڵەت عوسمانی و قاجاری جیاوازە لەوان بۆیە داواتان لێ دەکەین کە پشتگیریمان بکەن و بۆ ئازادی ملەتی کورد لە دەسەڵاتی ئەو دوو زلی هێزە ستەمکاری گەلی کورد کەواتە ئەم کەسە بەپێی قۆناغەکان وردە وای لێ هاتووە ئەمە بیری کردوتەوە کە گەلی کورد ئەویش وەکو گەلانی تر پێویستی بە سەربەخۆیی و سەرکردەکانی دواتریش بۆ شێخ سەعیدی پیران سەر ڕەزای دەرسیم قازی مەحەمەد هەموو ئەمانە گەر بێنی ڕووداوبوونی پێش شێخ مەحموود و هینیشمانێ سنکوشکاکوانمانێ مەسەلەن مەلا سەلەیمی هیزانیمانەیە کە ڕاپەڕینی ساڵی 1940 لێ بەدلیس کرد ئەوە هەرو پێشتر لە جەمعیەتێکی سیاسیە بۆ لەو کاتەشا بەڵام لەو کاتانە وای کردو کە دەوڵەتی عوسمانی دەوڵەتی عوسمانی تەبەنەوە جەماعەتی اتحاد تەرەقی لەسەر حکم بوون زوڵمان لە کورد کردووە ڕووداوێک هاتووەتە پێشەوە لە ئەنجامی ڕووداوەم مەلا سەلیمی هیزانی دەسیاوەتە چەکداری و ویستوتی شتێک بۆ گەلی کورد بپسڕێت یا داگیری ینی بهێنێتە ئاراوە بەڵام لەبەر ئەوەی زۆربەی ناوچەکانی تر ئاگان لێ نەبووە تانان لە باکووری کوردستان ئاگان لێ نەبووە کە ئەو ڕاپەڕێنەی کردووە بۆی دەبینە ماوەیەک دوو هەفتەیە ئەو ڕاپەڕێنە سەری نەگرتووە ئەم لە پڕ وەکو ڕووداوێک هاتوۆتە ئاراوە بەڵام شێخ عەبدوڵان شێخ سەعیدی پیرانیش تەبان وەکو کەسایەتێکی تەریقەتی دینی نەقشبەندی بوو و هەروەها کابرایەکی ناسراویش بووە لە ناو منتیقەکەی خۆیدا ئەم کاریگەری کەسێکی لەسەر بووە و خالید بەگی جبرانلی یا جبری ئەم خالید بەکە دامەزرێنەری
ڕزگاری کۆمەڵی ئازادی کورد یا جەمعیەتی ئازادی کورد کە ئەڵێ خۆسەریا کورد ئەمە ئەوای لێ کردو لە شێخ سەعید کاریگەری زۆری لەسەر کردو کە شێخ سەعید بەرەو ئینتیما بەرەو هەستێنێتەوەیەکە و هوشیارێنێتەوەیەکە بڕات و وای لێ بکات کە راپەڕینێک بکەن لە دژی دەوڵەتی تورکیای کەمالی بەڵام لەبەر ئەوەی هەلومەرجەکە نەرەخسا بوو و دووەمیشیانی ناوچەکانی تر پیشگیریان نەکردووە پشگیریان نەکردو بۆ دەبینە ماوەی نەگەشتە ماوەتە بە شێوەیەکی گشتی سەرکردەکان سەرکردەی قۆناغ بوون و سەرگی ڕووداوەکانی سەرکردی ڕووداوەکە بوون وکو مەلا سەلیم بەڵام شێخ سەعیدیش بەڕاستی هەر کاریگەری ئەوە لەسەر بووە اینجا دوای چەندی سەرکردەی ترمانەیە بەڵام شێخ محمود وردە ئەمە بە پێی قۆناغێک بۆ شێخ محمود هەندێک شت کاری لە شێخ محمود کردووە شێخ محمودی حەفید کردووە کە داخوازی بەردەوام بێت و داخوازی ملەتی کورد بدا بەژێی بەریتانیەکانە پێشتر مەسەرەن لە شەڕی رووسی 1970 کە دێنە پێنجون شێخ محمود بەهۆی هۆز و چەکدارانی کە هەیەی تێکیان دەشکێنێ سێدەکە دەوڵەتی عوسمانی کە شەڕی بۆ دەکا بە شێوە سۆزدارێکە دەوڵەتی عوسمانی نە یارمەتی سوپای ناردوو بووی نە یارمەتی ئازوقەشی بۆ ناردووە بۆی هەر لەوێدا بە چەکدارەکانی دەڵێ هەرێکەتان بڕاتە ماڵەوە من لە تێگەشتم کە دەوڵەتی عوسمانی نازی بەرامبەر بە کورد خراپە ئەم شتانە کاریگەری ڕووداون هەمووی ڕووداوکەین بە سنتەر بۆ دروستکردنی سەرکردەکان بەشێکی زۆر حکوومەت یەکەم دادەمەزرێنێ دوای لە بەریتانیا تێدەگا ئینجا مەلیکێت وردە دەبێتە کەسێک کە بە قۆناغێکدا دەڕوات ئەتر وای لێ هەمویان ڕووداوەکان بە تایبەتی کوردستان کە خاکێکی چۆنەڵی داگیر کراوە بۆ ئیمپریالیستەکان هاتوونەتە ناوچەکە بە جۆرێ لە پەرچەکردا سەرکردا هەڵکەوتووە لە عوسمانی هاتووە بەریتانیا اینجا دوای زمانی مەلەکی هەموو دژایەتی زمانی مەلەکی دواتر هێزە ناوخۆیەکانی خۆمان بۆن مەدەسەڵاتی عێراقی مرکزی کۆماری هەموو ئەمانە باسی شێخ محمودەکە نا من سەرکردەکانی دواتری شەڕ دوای دێنە سەری ئەگەر ڕخسەت بێ من ئەمەوێ ڕوودا و قۆناغکەم بە سنتەر بۆ دروستبوونی سەرکردنە وردەکاریەکان چونکە ماوەی بەرنامەکە خۆی هەیە لە دروستبوونی سەرکردەیە بەڵێ کاک فازی شتێکەیە ناوی زانینی نرخی سەرکردە بێ زۆر جار قسەیەکی باو هەیە هەر لە ناو مێژووی ئێمە کەلتورێکەیە کە سەرکردەکان تاوەکو ما و نرخیان کەمتر دەزانێت بەڵام کاتێ دەبرێن شیوەن و سۆزیان بۆ ئەجێڕن ئایا ئەمە بۆ خۆی نرخ نەزانینی سەرکردەیە تاوەکوماوەیە ئەبێ سەرکردە بۆ خۆی نرخێکی تایبەتیە بێ لە کاتی ژیان و لە دوای مردنیشە نامەوە قسێکی زۆر باوە ئەڵێن کە ئەم بە شێوەیەکی خراپ تەماشایەکەن ئەڵێن یعنی ئەبێ شتە باشەکە ئەبێ ئەوە بێ کە بە پێچەوانەوە بێ تا لە ژیان بن نرخیان بزانین بەس بەڕای من ئەو بۆچوونە زۆر هەڵەیە يعني زۆر هەڵەیە و خەڵک یعنی فێرن بەڕاستی وهم بۆ خۆیان دروستەکەن قسە ئەڵێن ئەنجا قسەش دووبارە ئەبێتەوە قسە هەر هەڵەیە کە خەڵک دووبارە کاتەوە بە پێچەوانە ئەوەی کە هەیە زۆر باشە ئێستا یعنی کە تا لە ژیانە بێ نرخی نەزانی یعنی نرخ بە ماواتای چی یعنی تەقدیسی نەکەیت دوایەوە کە مرد دوایەوە تۆ مثلا هەرچێکی بۆ بکەیت و هەرچێکی ئەگەر ببوورە وەڵامەکەت بیر نەچێ بەڵام زۆر جار ها سەرکردە واوێ ناکرێت کە ئەڵێ سەرمایەکی ڕەمزی گەورەی نەتەوەیە پێویستە ڕێزی بگیرێ بۆ ئەوی قۆناغێکی مێژووی ڕابەرایەتی نەتەوەیەکەکە ینی ئەمە بۆ خۆم سەرمایە نابێت جۆرە لە جۆرەکە ئەوەی کە خەڵک لەناو خەڵکا باوە هەتا بتومە کەم بە بابەتێکی نووسین بۆیان کەسێ لەوە هەمە دەرچێ ئەو لەناو خەڵکە با فکرێکی زۆر هەڵەیە و هەتا پێچەوانەکەی نەبینە نازانن چەند هەڵەیە بۆچی چکە ئێستا سەرکردە هەبێت و ئەوە تۆ بیکەی بە ڕەمز و ئەنجا نرخی زۆر بزانین و هەر باسی کەیت و ڕێزی لێ بگری ئەبێتە فرعون لێت خۆ بەبێ ئەوە زەمە سەرکردەکانمان هەیە سەرکردەمان هەبووە بەبێ ئەو بۆتە فرعونێک ئینجا ئێستا تۆ ئەس لە ئیستا و تەقدیسی کەیت و نرخی دوای مردنی تەواوە دوای مردنیشی بەڵام نا دوای مردنیشی دوای ئەوە بە پێی هینی خۆی یعنی نا زۆڵمی لێ بکرێ و نا ئەوەشە تەقدیس بکرێ یعنی بە پێی هەڵەکانی باس کرێ لەگەڵ باشەکانی من نمونە بۆ هێنمەوە لە مێژووی هینە لە مێژووی دەوڵەتی ڕۆما ئەو کاتی کە کۆماری بوو يعني مێژوویەکی زۆر بەڕاستی باشە مێژوویەکە ملەتان ئیسفادی لێکەن سەرکردەکان سوودی لێ وەرناگرن ئەو سەرکردانی بە دوای تەنها بە دوایش کۆمەندی و بە دوای گەورەی خۆیان ئەگەڕێن ئەوان سوودی لێ وەرناگرن بەڵام ئەو ملەتێ بیەوێ کەرامەتی خۆی يعني بپارێزیە سوود زۆر لە مێژووی ڕۆما لە سەردەمی کۆماری وەرەگری یەکی لەوانە سەرکردەیەکیان هەبووە ئەو مەشهورە یعنی خۆی هەتا یەکێ لە نووسەرەکان باسی ئەوە کەن ئەڵێ ڕۆما وا بووە کە سەرکردەکە کە هەبووە خراپ معاملەی کردووە کە مردووە دوایی بۆی گریاوە بەڵام ئەو خۆی بۆ خۆی شتێکی باشە چکە ئەو سەرکردەی کە بۆ شوێ معاملەی کردووە لی ترساوە يعني ئەو گەلە لی ترساو بێتە دیکتاتۆرێک دیکتاتۆر بە معنە تازەکەنک بە کۆنەکە ویسە ترسلەوە ترساوە کە بێتە سەرکردەیەک ئەو نظامە کۆماریە لا بەرەبی هاتە نظامێکی تاکڕەوانە لەبەر ئەوە هاتون ئەو سەرکردیان محکەمە کردو دوای مەسەن هەیە کوشتیانە هەیەە دەربەدەریان کردووە دوای ئەوە بۆی گریان وتیان وڵای ئینسانێکی باش لە دەستمان دەرچووە ئەم فکرێ وەکوتم فکرێکی زۆر هەڵەیە
کە ئێمە بڵین ئەمە نابێ ئەمە ئەو نیە نازانم تعبیرەکە باش لە بەرم نییە ئەڵێ زیندوو زیندوو کوژی مردوو پەرستی بەڵێ زیندوو کوژی مردوو پەرستین ئەو تعبیرێکی زۆر هەڵەیە لەبەر ئەوەی زیندوەکە نەک نابی بیکوژی ئەبێ سنووری بۆ دابنێ ئەو سەرکردەیە ئەبێ سنووری بۆ دانی نەبێتە فرعونێک و دیکتاتۆر یەک دوشکات هەتا تۆ يعني هەتا تۆ يعني بێدەنگی لە هەڵەکانی و بیکەی بە ڕەمزی ئەو زیاتر خراپترەکە ئەنج هەموو شتەکان بە دیوەکترە هەڵ ئەگێڕێتەوە ئەبێ شتەکە بە پێچەوانەوە بێت تا لەین بێ لە ژێر محاسبێ بە تا لە ژیان بێ لە ژێر محاسبێت گەورەش وەردیس کە مردیش بە هەمان شێوە بێ لە ژێر محاسبەیە بێ بەڵام بە شێوەیەکی بە ئینصاف و ئێمە بەداخل ئەمە پێچەوانەکی ئەکەین ئەوەی ئەڵێن وڵا کوردواکە زیندوو کوژی مردوو پەرست وانێ بە پێچەوانەوە ئێمە سەرکردەکە تا زیینوە ئێمە تەقدیسێکین گەورێکین وای لەکەینی تر بۆ خۆی ئەبێتە هینێکە وتر هەچیەکە ئەیکات و دوای وسێرەکەی بۆ نمونەگەر لە هینێکە ئیکە بە فەرمانڕاوایەکی ئەو پەندە هەر بۆ خۆی خراپ نییە ینی کاکە فازیلانی کابرا کە زیندووە لەسەر زەویە ئەژی تۆی چەوسێنیتەوە بەڵام ئەوی کە مردووە سەرکردی چەوسانەوە کە سەرکردی نەچەوسانەوە بەڵام تۆ ئەگەر نەک سەرکردە بەڵکو مەبەستی ئەوەیە ئەو پەندە ینی بۆ شتێکی عامە نەک بۆ سەرکردە بەڵام بۆ عامەکان جیاوازە عامەکان هەر چەند شتێک کاکارم ئێمە دامەنە بێت دوورکەوینەوە لە تەعمیم ئەوە تەعمیم هەموو کەسێک و حاڵەتی خۆی سەرکردە حاڵەتی خۆیە و ئینسانی ئاسایی حاڵەتی خۆی ئینسان ئاسایەکانش بە هەماشەوە مەسەن ئەوەی کەس و کارە باوکە دایکە ئەمە جیاوازە لەگەڵ خەڵکی ترە ئەوەی کە کەسێکی ئاساییە لە بازارێکە جای لەوەی لە مەنسەبێکا بێ ئەوە نابێ دوور بکەین لەو تەعمیم بەڵام گرنگ ئەوەی ئێمە سەرکردە باسیەوەکەم ئێمە سەرکردە بە دوای ئەوە نەگەڕێن سەرکردە بکەین بە ڕەمز ئەوە کردنی سەرکردە بە ڕەمز واتای کردنی بە دیکتاتۆریەک و کەسێکی تاکڕەوە بەڵێ دوایش لە کۆڵی خۆمان نابێتەوە لە کۆڵمان نابێتەوە بێگومانە خۆی و دوای ئەو دوای بنەماڵەکەش بە دوایەن لەبەر ئەوە ئیتر ئەو هینە وەرەگرن ئەو ماوە سعد خالی بۆچی مەرگی سەرکردەکان ناپێدە پند بۆ ئەو سەرکردانەی دوای خۆیان تاوەکو لە ناو دڵی نەتەوەکەیان نابژین سەرکردە هەیە دەمرێت بەسەری پەنجە تەرمەکەی ناهێڵم بکەوێتە عەرس خەڵک وەکوڵێ شەقام شەپۆل و تەپوتۆسی بۆکە بەڵام سەرکردەش هەیە ملەتێک نەتەوەیە گلەی لەکە بە بارێکی زانێ بە سەرشانی خۆیەوە بەڵام ناوڕێوەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد بۆچی سەرکردەکانی دوای ئەو سەرکردانەی کە کۆچی دوایەکە ناتوان سوود لەوە وەربگرن ئەوانیش لە ناو دڵی میلەتەکەیان نابژین یعنی سەرکردەیەک دەڕوات و دەمرێت خەڵک شیوەنی بۆ گێڕێت خەڵک ماتەمی گشتی بۆکە بەڵام سەرکردی دواتر کە زیندوو لە ژیانەیە گلەی و گازندە و ناڕەزایەتی جەماوەری هەیە لێ ئەمە لە ناو مێژووە ئەزمونێکی زۆر دوور و درێژ و زۆر و زەبەنیشمانەیە بەڵێ پێش وەڵامی و پرسیارە بێنەوە شتەی باسکرا لەسەر زیندویی و نرخی سەرکردەکان تەمە نرخی سەرکردە چێ بەنسبەت گەلی کورد و چێ بەنسبەت ژیانە بەڵام با بنسە گەلی کورد سەرکردەیەک ئەگەرێک و کەسێک بێت وەکو بڵێن کەسێکی وا بێت کە درسۆزۆی بۆنەتەوەکەی وا هەڵسەنگێنرێت و خەڵک لی تێ بکە و کردەوەکانی دیار بێت پێویستە و سەرکردەیە وەکو ڕۆنزێک بەکار بێنێت و ینی ڕێزی لێ بگیرێت و وەکو سمبولێک دابنرێت ئێمە لە ناو کووردا چەندانی وامان هەیە بەڵام جاری وایە ئەو سەرکردەیە کە دروست دەبێت بە هەر قۆناقێک بچ ڕوودا بچێ بە قۆناقی مێژووی بێ ئەو سەرکردەیە هی ئەوە هی ناگە بەڵێ سەرەتا لەوانەیە وا خۆی دەرخات کە کەسێکی دڵسۆزە بەڵام دوایی دەبینیت کە وای لێ دێت ئەمەە پیرۆز دەکرێت لە عینەکەی خۆی دەرەچێت بەڵێ لە تایمەکەی خۆی دەرێچێت لە تەڕازی خۆی دەرەچێت دەبێتە کەسێکی دیکتاتۆر ئەو جۆرە سەرکردانەی کە وا دەبن ئەوانە ئینتیمایەکی نەتەوەیی یان نییە بۆ نەتەوەکان کە دەبنە دیکتاتۆر بەسەر خەڵکەکەەوە بەڵام سەرکردەیە کە هەر لە شێوازەکانە کە دێتە ئاراوە ئەو سەرکردەیە تاوەکو ئەو ڕۆژێ لە ژیانان بابێت درسۆزە بۆ نیشتیمانەکەی و خۆنەویستەوە دەبا و هەموو ژیانی خۆی تەرخانەکە بۆ خزمەتکردنی گەلەکەی کەواتەمە جیاوازی بێ لە سەرکردەکانە بکەین ئەو سەرکردیان جیاوازە لە سەرکردەی تریان سەبارە بە پرسیارەکە کە کردت ئەڵێ مەرگ تامان ئەبێ ئەوانەی کە لە بابلن لە پولە پۆستەکانەوە هەروەها ملەتیش ئەبێ ملەتی بە ئاگا با بڵێن ملەتی بە ئاگا ئەبێ سەرکردەی خۆی هەڵسەنگێنێت هەر ملەتێک بە ئاگا نەبێ واتە هەر ملەتێک هۆشیار نەبێ ناتوانێت حکم بدا بڵێ ئەو سەرکردەیە باشە یا باش نییە
نابێت تۆ سەری زاهیرە بکەی سەری باتن پێی کە ئایا سەرکردەیە باشە لە یەنی خۆی لای نەداوە دڵسۆزە بۆ نیشتیمانەکەی ئایا هەر بە قسە باقوبری خەڵک قەناعەت پێەکە یان ئەوەتانە کەسێکە کردەوەی هەیە بە کردار کارەکانی دەکات ئەبێ خەڵک بە سۆز و سۆزداری و بە سابلکەی نەجوولێتەوە لەگەڵ سەرکردەکانە ئەبێ هەڵی سنگێنێت نابێ حکمی هین بەتاڵ بدەیت بەڵام ئەمە لە ناو کووردا تا ئەندازەیەک بەڕاستی نەچۆتە ئەوقابەوە و زۆربەی زۆری خەڵکی با بڵێن لەگەڵ ڕێزمدا سیرەکەی وەکو بەجا لە هەندێک ملەتان ملەتانی تریش هەیە تا ئەندازەیە کەمتر وان بەڵام بەجا لە ملەتانی سەری سەرکردەکانیان مەسەن هەڵ ناسەنگێنن یەکسەر ئەتر وای لە دەکەن دەیکەنە کەسێکی زۆر بەڵام ئەگەر بەڵامەکە ببوورە لە زانستی و نەبینە دیاردەیەکی چۆن لەی وەعزەوە هەر خۆی بۆ خۆیگە مەرگ بخینە نێوان حەز ناکەی بۆ خۆی دیاردەی مەرگ کە دیاردەی و هەموو کەس یعنی چاوەڕوانە ینی بۆ خۆی نابێ ئەمە بێتە پندێک بۆ حیات و ئەزمونکردنی ژیانی ئینسان لە هەموو ڕوەکانی سیاسی کۆمەڵاتی ئابووری خێزانی مامەڵەکردن لەگەڵ دەوروبەر مەرگی هەموو مرۆڤێک دەبێتە پند بۆوانی دوای خۆی هەچی مرۆڤێتە بگری مەرگی سەرکردەکان ئەوانەی کە سەرکردەی ملەتەکانن دەبێتەوە پندێ وەرگێ لەوانەی کە پێش خۆی چۆن بوون ئەیان ئەو سەرکردەیە کێسەکانم بڵێن هەر سەرکردەیەک بێت لە پۆستا بێ لە بستنەوەیەکا بێت لە هەر حاڵەتێکا بێ جوڵان و ڕزگاری خوازییا بێت هەشتێکا بێ دەبێت مەرگی پێش سەرکردەکەی خۆی بزانێت دەرزی دەوەربگرێت با بزانێت ئەو سەرکردەیە چۆن بووە و کەسێکی چۆنە ئایا ئەو سەرکردەی پێش خۆی سەرکردەیەکی درسۆزە کە دوای وەش هەتا ئەو گەلە لە ژیاندا مابێت بە پیرۆزی دەمێنێتەوە یان ئەوەتانەیە کە ئیسفادە لە مردنەکەی ئەو یا لە ژیانی ئەو ناکات ئەم دێت لا ئەدا لە باسی شتێکی گرنگە باسی دیاردەی وشیاری خەڵک کرد بەرامبەر بە سەرکردە لێوان ڕادگرم زۆر جار سەرکردەکان ئێمە لە ناو مێژووە کە ئەمرن کۆتایی بە ژیانیان دێت ڕاپەڕینێ بزافێ شۆڕشێ پارتێکی سیاسی ڕێکخراوێک کە هەیەی بزوتنەوەیەک کە دروستی کرد و ئەبینی دووچاری مەدبوون یاخود بەرەو لە ناوچوون و کۆتایی ئەچێت ئایا بۆ خۆی ئەمە خەلەلەکە لە لای خودی سەرکردەکەیە یاخود ئەوە خەلەلەکە لە جەماوەرە کە تۆ باسی هۆشیاری جەماوەریت کرد کە هۆشیاریان نییە بەرامبەر بەبوونی سمبولی سەرکردەوە سەرکردەوەکو گەورە و کاریزما و ڕێبەری قۆناغێکی دیاریکراوی مێژووی طبعا ئەو سەرکردانەی کە لەو کاتانەیە بەڵام ملت خەلەلەکەی سەر خودی سەریا وشیاری ئاماژەی پێدن خەلەلەکە لە بابلێن لە سەرکردەکە جای وا دەچێتە سە قاڵبی سەرکردەکە و جای بێتە قاڵبی ملەتەکە ملەتەکە هوشیاری بە دەبێت سەرکردەکەی خۆی هەڵسەنگێنێت ئەبێ ئەو سەرکردەی خۆی هەڵسەنگێنێت ئەگەر سەرکردەکەش کەسێکی دڵسۆز بێ واتە کەسێک بێ بۆ ملەتەکەی خۆی بێت بە هەڵە و بە چاواشەکاری ئەو سەرکردەیە هین نەکەن هەڵی نەسەنگێنن یعنی تەقدیسی نەکەن پیرۆزی نەکەن ئەوە ملت ناکەوێتە هەڵەوە تەمان سەرکردەکانیش دەمان ئەبێ ئەوەی کە هەچ سەرکردەی بەلاج بوارەکە بێت دەبێ خزمەت بۆ وینەی بکە بۆ ملەتی خۆی بکە پرسیارەکە تۆ لەوایە کاڵێ ملت ئەو سەرکردانە لە دوای خۆیان کەسانێکیان ئامادە نەکردووە کە جێگایان بگرێتەوە کێشەکە لەوایە یعنی هەتا خۆی ماوە لە ژیانە ئەبێ هەر خۆی بێ کەسێک یعنی بڵێن ئەڵێ کادری پێ نەگەیانە دوای خۆی جێگەی بکرێتەوە کەسێک بێ کە خزمەت بەو ڕەوتە بکە بە ملەتەکەی بکە خۆی هەموو شتێک بە کوردێک ئەڵێ هەموو شتێک بووە ئەمە لە ناو کووردا بەڕاستی لە ناو گەلانی ترا هەیە ناڵێن نییە بەڵام لە ناو کووردا سەرێکم دیاردەی زۆرە لە دوای خۆی کە ئەو سەرکردێ دەمرێ یان ئەکوژرێ بەهۆی ڕووداوێک و یا بەهۆی لە هەچ حاڵەتەکە بێ سەرەکەی ئەو سەرکردەی لە دوای خۆی کەسێک بەجێ نالێ ڕۆتبگرێت دوای سەرەکەی بجووتنەوەکەی یان حکومەکەی یان هەش جەمعیەتەکەی یا حیزبەکەی سەرەکەی تووشی ئیفلیجی دەبێت بەڵێ کاک فازیل لە نێوان دوو کەوانەوەک بە مامۆستا عەبدولخالیق شمۆت پرسیارم لەو کرد مەرگ بۆ خۆی ئەبێ بە پند بۆ مەرگی سەرکردەکان بۆ سەرکردەکانی دوای خۆیان تاوەکو قەدری میلەتەکەیان بزان و لەناو دڵیان نابژین ئەوەی کە لە دەسەڵاتە یان دەسەڵات وەکو دەوڵەمەندی سەرکردە حتمەن لە دەسەڵاتەوەی لە دەسەڵاتی سەرکرد نەشتە شەرت نیە یعنی کە ئاسێکیش لە خوار سەرکرد دەبێت سەرکردایەتی وەکو دەسەڵات وەکو دەوڵەمەندی وایە یعنی ئینسان ئەوەی کە ئەمە بە تعبیرە دینیەکە ئەڵێن غەفڵەت مرۆڤ تووشی غەفڵەتەکە ئەو کەسە تووشی غەفڵەتەکە تووشێتەر ئەوە ئەبینێ ئەو دەسەڵاتی خۆی ئەبینێ ئەو کەسانە ئەبینێ کە لە چواردەوری خۆی هەن خزمەتیەکەن ئێتر لەبەر ئەوە زۆر لە پند و عیبرەت و شیوە وەرناگرێ و قسەشی زۆر جار عنزی بۆشی ئەوترێ یعنی پێشی ئەوتریەوانە هەر ایناکە یعنی زۆر بەلایەوە چەندەها مەسەن بۆ نمونە ئێستا لە شۆڕشەکانی بەهاری عەرەبی یعنی دیار بوو کە ظروفی مصر باسی مصر لەگەڵ تونس وەکو یەکوان یعنی دوو دەوڵەت بوون سەرکردەکان یعنی دیکتاتۆرە بەڵام بە شێوەیەکی قانونی دیکتاتۆرێکی قانونی کە شۆڕشەکە لە تونس ڕوویە دوای مانگی خۆ پیشاندان
سەرۆکی تونس هەڵهات ڕۆی هەموو قسەکانی ئەو مسر ئەوانەی دەسەڵات خۆیان ئەوەت مسر وەکو تونس نییە يعني مسر وەکو تونس نییە یەکەم هەم يعني دەسەڵاتەکە زۆر بەهێزتریشە دووەمیشیان يعني بە حوسنی مبارەکیان بە کەسێکی باشتر ئەزانی لە بن عەلی جیاواز بەڵێ بەوەکو جیاواز بوو بەڵام ئەو بوو ڕوویە شۆڕشکە ڕوویە ئەوەی تونس بە مانگێک ڕای کرد ئەوەی مسر بە 18 ڕۆژ ناچار کرد کە لا ببرێ بەر ئەو دەرسیان وەرنەگرتووە لە هەر لە دەربارەی مسر خۆی بۆ نمونە يعني كباسي دەوروبەری سەرکردەکە خۆی ئەکەی کە چەندێ کاریگەری خراپیە لەسەر سەرکردەکە يعني ئەمەی دەوروبەری خۆی بەتابەتی کوڕەکانی ئەوەی حوسنی مبارەک يعني هەموو شتێکیان بۆ ئاسان کرد بوو تویان ئێمە کۆنتترۆڵی وڵاتەکەمان کردووە خەمی ئەوەت نەبێ هەمووی لەژێر دەستی خۆمانەوە جێشە و ئەوە مخابرات و ئەوشتە بەڵام ئەوە بوو کە شۆڕشەکە ڕوویە وەکوت بە 18 ڕۆژ ناچار بوو ئەو یا دوای 30 ساڵ حکم لەو دەوروبەرە بێتە بە 18 ڕۆژ لاچێ لەسەر حکم خەڵکی تر سوود لەوە وەرناگرن ئەوە لە نەکرد باسی مەرگ سەیری واقعی کوردی بکەین ئەمە بگوازینەوە بۆ واقعی کوردی ئەمە چەندین سەرکردەمان لە ماوەی ڕابردوو لە دوای ڕاپەڕین شەو کۆچی دوایان کردوە ئایا سەرکردەکانی دواتر مردنەکانیان کرد بە عیبرەتێک من باسی ئەوەکەم ئەوە بەلاچوون و بەلابردن و بە یعنی دەرکردن و بۆ هەموو شتانە ئەوان یعنی کە لە بەرچای خۆیانە ئەوەی کە لە وڵاتی ڕوویە بەڵێ ئەوەی کە لە وڵاتی ڕوویە ئەوەی يعني ناين بسر خوانا بيها النوكة ام احتمال اوش بسر ايش مشابه زور كذا بون منى بيزار لحزب كي دياري كانوا دصلاتي كي دياري كانوا ولا كردستان يعني ما بلانا شبه الشيء يعني هو ضعف بيرك النووي يعني تاريخي لا مشكي خلقه كأما بتشي خمان بيمان يعني صدام كاتي كلا هاشتا دواء كيميائي دواء انفعال او مشتكيتر فيش مرقش يتر او تشالاكينا مع هلا سرسنو كان بخم اما بير مانيه تتمان اموت ما هذا صدام يتر هرميني بلام شني بيش هم يدو صال 3 صالي بينشو يتر او هزي تيكشكا او سودا او خلقه يعني او تفكيريان تفكيري كيميائي توزع دور ترسري ام لحظه كان سەرکردە خراپترە لەوان لەبەر ئەوەی سەرکردە عنی غەرقی ناو دەسەڵاتەکەی خۆی و لە غەفڵەتێکە ئاژی و چواردەورەکەشی بەڵێ ئاز ئەوان یعنی وەکوتم سەرکردە سوود وەرناگرێ لە عیبرەت وەرناگرێ لە سەرکردەکانی تر بە دەرکردن و بەلابردن اینجا ئێستا بە مردنێکی ئەتیادی بێگومان ئەوە هیچ دەستێک لەوە وەرناگرن و پەدێکی لێوە بەڵێ بە بڕوای تو بۆچی زۆرێ لە سەرکردەکان لە دوای مەریجیان یعنی بۆ خۆیان لە شۆڕشێکیان کرد بێ ڕاپەڕینێ و بێ ڕابەرایەتێکی هێزێکی سیاسیان کرد بێ ئەندازێک لە دوای مەریجان ئەوانەی کە تابع و شوێن کەوتویان بوون لاواز دەبن یاخود دەبووچێنەوە و یان زۆر جاریش لە ناو دەچن یعنی هۆکاریی ئایا کەم و کورتەکە لای بۆ خۆی خودی سەرکردە و پرەنسیپە قوڵەکانی سەرکردەوە بۆ سەرکردایەتیکردن یاخود ئەوە ناوشیاری شوێن کەوتۆکانەیە ئەو گەلوونەتەوەی کە نەیزانیوە چۆن لە سەرکردە بڕوانێت وەکو کعبدولخالق باسی کە یعنی هەوڵی ئەوەنیان کە کەسێ لە دوای خۆیان ئەبێ لەگەڵ ئیزافەیەکی تر کە من ئەیکەم هەندێکیان هەوڵێن بەڵام ئەو کەسی کە هەوڵی بۆ ئەیان کەسێکی گونجاونیە بە زۆری کە هەوڵێن بۆ کەسێکی خۆیان یعنی بەڵام بۆ نمونە بۆ کوڕێکی خۆیان بۆ کوڕانی خۆیان کە ئەو دەسەڵاتە بۆ ئەوان یعنی شت ئامادەیان بۆ کوڕانی خۆیان کە مەرج نییە کەسێکی گونجاو بن ئەمە یەکەم دوو هەمیشان هەوڵیان نایە بۆ بە دەستگاکردنی دەسەڵات چونکە هەمیشە ئەو سەرکردەی کە حەزەکە یعنی خۆی قسە آخر قسە و ئەوەڵ قسەی خۆی بێ حەزی بە دەستگایکردنی دەسەڵات نییە چونکە بە دەستگا بوو ماتواتایە دەستەیەکێ هەیەکێ یا لە ئاسی خۆیان لە خوار خۆی ئەوە هینی بووکە ڕێی بۆ دانێ ناهێڵێ عنی تر هەڵا بکە ناهێڵێ ینی زیارڕەوی بکە کە ئەو دەستگایە هەبوو سەرکردە و نمونەی ڕۆمان بۆ هێنا ڕۆمای سەردەمی کۆماری دەستگایکی زۆر بەهێزە بوو کە بریتی بوو لە ئەنجومەنی پیران ئەنجومەنی پیرانش لە خۆی هەڵ نەقوڵا بوو لە کۆمەڵگەکە خۆی هەڵقوڵا بوو کەسانی عنی کەسانی دەرکەوتون یا کۆمەڵگەکە ئەمانە دەستگایەک بوون سەرکردیان هەبوو بەڵام سەرکردەیەکی موقت بۆ ماوەی ساڵ دوانی ژاندانە کە قونسڵیان پێوتێ دوو قونسڵیاندا بۆ ماوەی ساڵێک ئیتر ئەمانە هینیانە کرد شەڕیان بۆ کردن سەرکەوتنیان بەدەست ئەهێنا جاری وای بە ئەو دەوڵەتە تووشی مەترسیی زۆر گەورە بوو دیکتاتۆریان دانا بۆ مایەکی کەم 6 مایەک دیکتاتۆریکیان دانا هەموو سەلاحەتێکی ئەبێ تا ئەو مای بەڵام ئیتر نیانە هێچ کەس لابە لە هینە لە دەستگاکە ئەمە عەفووەڵا ئەگەر ئەمە ئەم دەستگایە وای کرد کە سەردەمی کۆماری کەی نزیکی تقریبا بڵین 400 ساڵ بەردەوام بوو نەیتوانی سەرکردێ بەڵام کە کۆمەڵگە خراپ بوو کۆمەڵگە بەرەو فەساد و ئەو کەسێکی وەکو جۆلیۆس قەیسەری دروست کرد کە سەرکردەیەکی شەعبی بووە پێش ئەو ماریۆس بوو شەعبی بۆ ئان شوێنی کەوتن بەڵام نیان نازانێ ئەوان بە شوێن کەوتنی ئەو سەرکردە زۆر دەرکوت کاریزمایەکی زۆر هینە بوو بە یەکێ لە کەساتی ناودارەکانی جیهان
نازانی بەس شوێنکەوتنی ئەوان ئازادی خۆیان لە دەستیان وایەکەن کە دیکتاتین کەسێکی ینی وەکو ئەم نمونەی تۆ هێناتەوە کە چوویتە ڕۆما باشە یانی ئەگەم نمونەیە بێنینەوە بۆ کورتۆ تەوێت چی بێنی چۆن بیبەسیتەوە بە مێژووی ئێمەوە کە سەرکردەکانمان نەیانتوانی بێ ئەخن ئەمە نیمان ئێمە ئەو دەستگایمانی ئەوەی کە لە ڕۆما هەبوو هینێک بۆ تەنزیمێکی عشاعری بوو بەڵام ئەو عشاعری ئەوان لەناو شارێکە بووە زۆر جیاواز بوو لە عشاعرەکەی ئێمە کۆمەڵگەکەمان ئەوەی نەکردووە نەیتوانیوە خۆی بە دەست خۆی نەبووە لەبەر ئەوەی کە بارودۆخەکە گونجاو نەبوو کەوا دەستگای دروستکە ئەو دەستگای خۆی سەرکردەکە دروستکە اینجا سنووریشی بۆ دانێت نەهێڵە بێتە دیکتاتۆری بەڵێ مامۆستا تا چەند یعنی کەلتوری زیندوو ڕاگرتنی وەسیەت وە پرەنسیپانەی کە سەرکردەکانی کورد لەسەری ڕۆشتون لە دوای کۆچی دوایی خۆیان یعنی پابندبوون پێوەی هەیە و بەردەوامی هەیە بۆ پرەنسیپ و مەبادیە قوڵ و گشتیانەوە کەم سەرکردانە ئیشان لەسەر کردەوە بە تایبەتی ئەو نمونانەی کە هەندێک نمونەشێ باس کرد لە مێژوە و ئێمە بە تایبەتی نمونەیەکی زیندوی نزیکی ئێستامانەوێت لە دوای ڕاپەڕین بە تایبەتی بەڵێ پێش وەڵامی پرسیارە سەبارەت بە مەرەکە خۆ مەرەک دەرزە پەندە بۆ هەموو کەسێک ئاماژەشم پێدا نمونەیە زۆرمان هەیە لەسەر ئەوەی کە سەرکردەکان کەڵکیان لەوانەی پێشخواانە بێنەوە مەسەن جعفر ئاغاش کاک کە بڵێن برای گەوری سمکۆ بووە کە لە پێش جەنگی یەکەمی جیهانیە دەوڵەتی قاجاری لە سێداری دەدەن سمکۆ کاتی خۆی کە لە ساڵی 1990 تا ساڵی 1930 کە لە شنۆتی رۆر دەکرێت پندێکی وەرنەگرت لە براکەی کە چۆن دەوڵەتی قاجاری هەچەندە راپەڕینەکەی سمکۆی 4 ساڵی دەوڵەتی قاجاریە بەڵام دوایی ڕەزاشایە سێرەکەی پندێکی وەرنەگرت لەوەی کە چۆن دەسەڵاتدارانی ئەو کاتە چۆن مامەڵیان کردو لەگە براکەیدا یا لەگەڵ دەوروپشتی راپەڕینەکانی تری کوردی وکو راپەڕینەکەی کە عەبدوڕەزاق بەدرخان و گەلێکی تریش دەرزی وەرنەگرت تۆ سێرەکەی بە شێوەیەکی زۆر ئاسان و ئاسانکاری چووە بێت سەر وەڵامی پرسیارەکە شتە قاپقامی شنەوە لەوێ تیرۆریان کردووە ینی ئەمە دەرز وەرنەگرتنە دوای بەش هەندێک حاڵەتی ترمانەیە بەنسبەت وەسێتەوە دەبینین هەندێک لەو سەرکردانی کە هەندێکیانە لە پێش پەتی سەدارە وی بتو هەندێکی تریشانە لە سەرمەرگا لە هەر حاڵەتەکانە یان ئەوەتانە جاری وا هەیە مەسەن پێش ئەوەشی بمرێت بۆ نەوەکانیا بۆ خەڵکی تریانەوانەی دەوروپشتی وەسێتی کردووە کە ملت باوەڕ بە نەک بە قسەی دوژمنان بەڵکو باوەڕ بە پێکەنینەکانیشان نەکەن مەسەنێکی لەوانە زۆرمان هەیە لەسەر ئەوانە کە ئەو وەسێتانە کاریگەری لەسەر هەندێک لەسەر کردەکان من وەسێت لەوانەیە بە شێوەیە عامەکەی مەبەسمە ئەو پرەنسیپانەیە کە لەسەری ڕۆژەوە ئەو ڕێبازەی کە سەرکردانی ڕێبازی مەسەلێکی لەوانە سید ڕزای دەرسیمە کە جۆڵانەوەی دەرسیمی ساڵی 1936 بۆ 1930 دروست کرد ئەو جۆڵانەوەی تەمان بۆ ڕزگاری خوازینەتەوەی کردووە چەندە ناوچەکانی تر پیشگیریان نەکردووە دوایەوە کە دەچێتە سەدارە ئەڵێ هەچەندە دەسەڵاتدارانی تورکیا ئێستاکانە سید ڕزا لە ناو دەبن لە سێدارە دەدەن بەڵام کورد دەیان سید ڕزای تری تیا دروست دەبێتەوە یان کەمال ئەوەی کە ئیدام کرا اینجا دێنەوە سەر ئەوەی مەسە قاسملۆ وەسێتەکەی قاسملۆیە بۆ گەلی کورد ئەوەی کە لە نام بەجێ هێشتووە کە گەلی کورد و ئەوانەی کە دەبنە سەرکردە بۆ گەلی کورد ئەبێ ئەوە ئاگاداری ئەوە بن کە چۆن مامەڵە لەگەڵ دوژمنانان دەکەن ئەم پرسیبانە کە ئەوانە هەڵیانگەڵ سەرکردەکان ئەمانە دوای خۆی دەبێ بەجیام گەێنن زۆر بە هوشیاریەوە مامەڵە لەگەڵ دەوروپشت و لەگەڵ وڵاتانی تردا بکەن بەڵام جاری وایە سێرەکەی هەندێک لە زۆر سەرکردانەی کورد کە دروست بوون پێش ڕاپەڕین دوای ڕاپەڕینش بەداخەوە بەشێکیان با بڵێن بەشێکی زۆریشیان کەڵکیان لەو وەسێتانەی سەرکردەکانی پێشووتری کورد وەرنەگرتو بۆیە دەکەونە هەڵەی مێژوویەوە ئەو هەڵەیە نەخوایان دەکەون بەڵکو میلەتەکەشان بە هەڵا دەبن باشە خۆناڵە تۆ جاری وای هەیە لەگە دوژمنەکە تا با بڵێن ئەگەر ڕستەم بێ دوژمنەکە تا تۆ شەری لەگەڵا بکە هەموو شتێ شەر نییە دیبلۆماسی بەڵام دیبلۆماسی ماناوانێت تۆ بچیتە ئامێزیەوە بەڵێ ئێمە لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵە سەرکردەی کورد کۆچی دواییان کەوە تا چەند نەمانی سەرکردەکان و تاوەکو ئەم نزیکترین کاتیش لە ماوەی ڕابردووە کاگنەوشیرۆ ئەمەسەفاوە ئێستش مامجەلال کۆچی دوایی کردووە تا چەند نەمانی ئەم سەرکردانە کاریگەریان لەسەر تحتیمکردنیا وەستانی ئەو مەشروعایە کە کورد بێوێ ئیشی لەسەر کابگا بە مافی ڕەوای خۆی و بێوێ ئەم سەرکردان لە ڕێی سەرکردەکانیەوە گەلی کورد بگەێنە ئەو کەنارە ئارامەی کە پێ و دەگەیشتن بە دۆزی ڕەوا و مافی ڕەوا و سربەخۆی یا دروستکردنی دەوڵەتی سربەخۆی کوردستان یعنی تا چەند وەفات و کۆچی دوایی ئەمانە کاریگەری خراپی لەسەرام پرۆژەیە بەجێهێشتووە بەڵێ ئێمە دەزانین هەموو سەرکردەی دەبێت پند لە ڕابردوو وەرگێت بە وەسێت بێ هەر پندێکی تر بێت کە ڕوەدات ئەم سەرکردانی کە با بڵێن دوای ڕاپەڕینەوە کە کۆچی دوایان کردەوە بە تایبەتی ساڵی 2000 ئەم ساڵدا کە چەند سەرکردەیەکمان سەرکردەیەکی کورد کە کۆچی دوایان کردو و ڕۆڵیان هەبوو لە بزافی ڕزگاری خوازی گەلی کووردا ئەگەر ئەوانەی دوای خۆیان کە دەبنە ڕابەری ئەو حیزبایان ئەو شتا یا دەبنە سەرکردەیە لە سەرکردەکانی کورد ینی بۆ قۆناغەکانی دواتر دەبێت کەڵک
لە پرۆسیپ و لە ڕێنمایی و لە بەرنمەکانی ئەوان وەرگرن ئەو بەرنامانەی ئەوان کە بۆ گەلی کورد بوو خزمەت بە گەلی کوردەکە دەبێت ئەمە پابندی بن بە هەر شێوازە لە شێوازەکان بێت چونکە ئەوانەی کە ئەوان کردوانە ئەگەر بێت و بە هەمان ڕێرەوە بڕۆن یعنی بەرنمەکانیان بخەنە بواری جێبەجێکردنەوە واتە لانە دەن لە پرۆسیبانی کە هیانە واتە جێبەجێی بکەن دیارە دەبێتەوە خزمەت بە ئەوە مەرگ هەمومان لای هەموو ئاشکرایە ئەوەی باوەڕدار بێ باوەڕبێ حقیقەتێکی مطلق و هەمومان قەنەعەتمان پێ هەیە لە بەردەمی هەموو شمانایە یعنی تا چەند ئەم مردنە کاریگەری نێگەتیڤی دروست کردووە لەسەر دۆخی سیاسی کوردستان و ئەو کێشەیە کە کورد هەیەی و سەدان ساڵە خەباتی بۆ کابەوەی بگا بە دۆزی مافی ڕەوای لە کاتێکا نێگەتیڤ دروستەکە ئەگەر بێت و ئەوانە کەسێکیان شوێنی خۆیان دانە نابێت یعنی کەسێک لە دوای خوان دەمرن حتمێن ئەم کەس دەمرێ لە دوای خوانە کەسێکیان دانە نابێت چ کەسێک یا کەسێک یا چ کەسێکیان دانە نابێت کە بە شێوەی ئەو بەرنامەی بڕوا بۆ خزمەتی گەلی کورد ئەوە زەرێک لە بزاوی ڕزگارخوازی گەلی کورد دەدات ئەگەر دانە نابێت و ئەگەر دان نابێت ئەوە طبعا حتمیەن گەلی کورد تووشی ئەو نوشتە نابێت منمان پێمان وایە لەوانەیە هەندێک لەوانە کەسێکی وا نتوانن دابنن یان ئەگە کەسێکیشیان دانابێ ئەبێ ئەو کەسە لانەدا لەو منهەجەی کە ئەوان داناوە بەڵێ کاک فازیل مەرگی سەرکردەکانی کورد بە تایبەتی لە ماوەی تقریبا چارەکە سەدەیەکی ڕابردووە تا چەند زەرەر و زیانی هەبوو بەوەی کە پرۆژەی سیاسی کورد نەگاتە ئەنجام کێشەکە خۆی لە پرۆژەکە خۆیەتی ینی پرۆژەکە خۆی ینی بە هەبوونی ئەوانیش احتیمال بوو هەر ینی سەر نەگرێ ئەسا بۆ نمونە ئێمە بڵین مەلا مستەفا 75 شۆڕشکە هەرسی هێنا بڵم ئەو دوای 4 ساڵ ئەنجە وەفاتی کرد یعنی پرۆژەکە ڕوخا بە مەرگی ئەو پرۆژەکە نەڕوخا یعنی بە هەبوونی ئەو لەگە هەبوونی ئەو کێشەکە لە کێشەی مردنی سەرکردە ئەوە ئەوە لە مێژووشە عنەبە لە هەموو مێژووە کە سەرکردەیەک یان پاشایەکیان هەر کەسێکی تر کە ئەمرێ کاریگەریکی زۆری ئەبێ لەسەر خوارخۆی و بە ئەندازەی کاریگەری خۆی لەسەر خوارخۆی یعنی کە لە ژیانە بێ مردنیشی بە هەمان شێوە کاریگەری خۆی ئەبێت بەڵام کێشە لە پرۆژە کوردیەکانە پرۆژە ئیتر بەتابێت ئەمەکە کورد هەر پرۆژەی نەتەوەیی هەبووە پرۆژەی نەتەوەی و گەیشتن بەسەر کێشە کە ئەوە پرۆژەکە خۆی یعنی پرۆژەکە خۆی یعنی ئەمەلی سەرکەوتنی نەبووە بە هەبوونی ئەوانیشەوە لەبەر ئەوەی وەکوتم ینی سەرکردایەتیەکە لە زروفێکی دیاریکراوە دروست ئەبێ ئیشێکی دیاریکراوە ئەکا بەڵام کەمترتی ئەڕوانێتە دوا ڕۆژ دروستکردنی سەرکردەی بەدیل دروستکردنی دەستگایەک بە دەستگاکردنی شۆڕشەکە خۆی ناشڵێن دەسەڵات بە دەستگاکردنی دەسەڵاتەکە بەردەوام یعنی لە دوای خۆی ئەو کارانە بەردەوام کە ئەنجە بەرزکردنەوەی ئاستی ملت خۆی ئاسی ملت خۆی بۆ ئەو تحدانی کە چواردەوری خۆی یعنی مە زۆر جاربینی ومان کوردەکە کورد لە ئاسی ئەو نەبووە ئاسینە ئاسی دەوروبەر بووە لە ینی عقلی و فکری و ڕۆشنبیری و ناتا لە تەنات لە چەکداریشەوە نە لە ئاسی جیهان هەموو خۆی بەڵام بێگومان ئەوە کە تۆ خواری خۆت باش نەکرد بێ بە شێوەیە کە لە دوای خۆتا بمێن یعنی شۆڕشەکە بمێنێتەوە دوای ئەوە خۆی سەرکردەکە خۆشی بمرێ ئەو کاتە یعنی بڵێن کۆسەکە بەڵام ئەگەر سەرکردە و نەتەوە دوانەیەکی پێکەوە بن بە بڕای تو ئەم خەلەلانە دروستە بێت یعنی سەرکردە هەڵقوڵای ڕاستەقینەی نەتەوێتە دوانەیەک بن پێکەوە دەما کێشەیەکی کوردە لەبەر ئەوەی سەرکردە زۆربەی کات هەڵقوڵاوی نەتەوەکێ بەڵام نەتەوەکە خۆی لە ئاسێکی یعنی پێشکەوتو نیبوو لە سیاسی ڕۆشنبیری نە زانستی و نە لە ئێستا ئێمە لە ماوەی ئەم چەند مانگەداوە دوو سەرکردەی کورد لە دەست دراوە بە بڕوای تو ئەمانە بۆ خۆی گرفت دروستەکەن لە ناو بزافی ڕزگاری خوازی کورد و گەیشتنی کورد بە مافەڕەوەکانی کێسە لەم کۆناغە باسی دروستکردنی دەوڵەت و گەیشتن بەسەر بەخۆی کێشەی ئەو مردنی ئەو دوو سەرکردەیە ئەوەی ئەو دوو سەرکردەیە تا ڕادەیەکی باش توانیوان لەو ئیتارە هینە ئیتاری کۆمەڵگەکە دەرچن یعنی ئاسەوەیکی فراوتریان هەبێ زیاتر دنیایان زیاتر بینی و وڵاتانیان بینی و ئاگادارێکی باشی یعنی مێژوو بن جیهان بن یعنی توانیویانە کاریگەریکیان هەبێ بۆ خوار خۆیان بەڵام وەکو وتم ئێستا کێشەکە کێشە لە پرۆژەکە خۆیەتی بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواوێ بە کورتی ئەگەر بکرێ بە نیو خۆ لە دوا قسەی خۆت لەسەر کۆی تەوەری بەرنامەکان بکەیت هەر ئەوە دووبارەکەمەوە ئێمە باسی سەرکردایەتیەکەین سەرکردایەتی بە شێوەیەکی گشتی یعنی سەیی بڵین نسبەتێک دانانیم نسبەتێکی زۆری سەرکردایەتی هەڵقوڵای کۆمەڵگەکەیە کەم سەرکردە هەیە لە ئاستی کۆمەڵگەکە بەرزتر بێ و هەوڵا بۆی کۆمەڵگەکە خۆشی بەرزکاتەوە دەستگایەک دروستکە
بۆ دوای خۆی بۆی پەرە بە ئیتر دەسەڵات بیان بە شۆڕش بدا ئەمە کێشەی کورد بووە لە کۆنەوە ئەبێ سەرکردەکان بیر لەوە بکەنە بەڵام من وەکووتمیانی ئەوە بیر لەوە بکەنەوە کە چۆن دەسەڵات بە دەستگا بکەن و کۆمەلگە وای لێ بکەن بەردەوام بێ دەسەڵات بەردەوام بێ بەڵام ئەمە لە بم سەرکردانەی ئیسانیە کە ئەمە بکەن سیاسەتی ڕۆژ جێبەجێەکەن و ئیتر هیچ بیر لە دوا ڕۆژ سپاس کاکوازی ئەوەی کاکوازی دەڵێ سەرکردە و نەتەوە دوانەیەکی لەکدانە بڕاون کۆمنتی تۆ لەسەر ئەمە چیە بە کورتی سەرکردونەتەوە کارە دوانێک لێ دابران بەمەرجە ئەو سەرکردی لە نێتەوە دانەبڕێت اینجا دەبێتە دوانەیەکی دانەبڕاو ئەگەر سەرکردەیەک لە سەرکردەکانی ئێمە دابڕاون هەندێکیان دابراون هەندێکیان خەریکی بازرگانی کردنن هەندێکیان نییە هەتا دانانن ناتوانن لە بواری دیبلۆماسیشا دیبلۆماسی نەوەی کە ئەمڕۆ هەم چرخی دیبلۆماسیەتە لە دنیاە ئەممان دەزانین ئەوە ناکات دیبلۆماسیەت ئەوە نییە تۆ بچیتە باوەشی ئەو دژمنەکەتەوە یان لە سیاسەتی نێودەوڵەتی دانەبڕاو چیەوەیە دڵی میلەتە بێت تەبەن ئەبێ لە ناو ملەتە بێت سەرکردە ئەبێ خزمەت بە ملەتکە ئەو ملەتە کە ئەو سەرکردەیە هەڵدەبژێرێت دەبێ خزمەتی بکە بۆیە پێ دەڵێم کاکە بۆ ئەوەی چۆلەکەم ئەبێ ئەو سیاسەتە بەکاربێنێ بەڵام ئێمە دەزانین هەندێک لە سەرکردەکان ئەوانەی کە بە کورتی دروست بوون سەرکردە ماوەی ئەوەی نییە کە بڵێن دەبێت لە ملت دابڕێت کە چۆ سەرکوسیەکە ئێتر واز لە ملت بێن و خزمەت بە ملت نەکا ئێمە کورد دەیەوێت چەند سەرکردەیەکی بکە و سەرکردانەی کە لە جیهانە ناویان دەرکردو من ناوی سێچوارە دەبێنم وەکو نێلسۆن ماندێلا وەکو هۆشی منە بەڕاستی ئەمانە سەرکردن تا مێژی ئەو ملەتانە بمێنێت باسییان دەکەن کورد دەبێت ئەو سەرکردانەیە ئەمە چیان لەوانە کەمترە ماش ڕابەری ڕزگاری خواز و بزافی سەر بەخۆی کوردیان نەکردووە هەندێکیان ویستوانە بگەن بەو نەگەشت یان مەرێک ڕێگەی پێنەداوە یان ڕووداوەکان لە غیابی ئەوانە ئێمە لە زەرەرێکە ئاژین ینی کورد ئایا زەرەرەکە لە غیابی ئەو سەرکردانی بە تایبەتی وتم لە چەند مانگی ڕابردوو تا ئێسش کورد بۆن مە دوو سەرکردەی لەدەستداوە ئەم سەرکردانە چ زەرێکیان بۆ بە بزافی ڕزگاری خوازگول لەم قۆناغەدا بەڵام بە کورتی وەڵام بەرەوە تەواو بوو زەرەرەکەی ئەوەیە کە ئەوانە ئەگەر ما بانایە ڕۆڵێکیان دەبینی لە ڕۆژی ئێستایی گەلی کورد ڕۆڵێکیان دەبینی بەڵام مادەم ئەوە ناگەێنە کە ئەتر ئەمانە کۆشی دوایان کرد ئەتر بێ گەلی کورد دانیشە دەستەوەسانی ئەو سەرکردانی کە ماوە دەستەوەسان دانیشن هیچ نەکەن دەبێت پند لەوانی خوان وەرگن و دەبێت بەرنامەی ئەوانە کە چیان بۆ گەلی کورد داڕشتووە بێن ئەو بەرنامانەی ئەوانە ئەو منهەجانەی ئەوان زۆر سوپاس بۆ مامۆستا عەبدولخالیق سابر توێژەر لە مێژوونی و هاوچەرخی کورد سوپاس بۆ کاک فازیل قەرەداغی نووسەر دووبارە سوپاسانەکەم بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم خۆتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەن